بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە مادەی 140ەکەین لە دوای 20 ساڵ لە پەسەندکردنی دەستوری هەمیشەی عێراق هێشتا مادەی 140 جێبەجێ نەکراوە. بێگومان کەم تەرخەمی جێبەجێ نەکردنەکەشی لەلایەن حکوومەتی فیدراڵیەوە دەگەڕێتەوە بۆ هەردوو حیزبی دەسەڵات لە هەرێمی کوردستان، ئەوانیش یەکێتی و پارتی. بابینە سەر ناوەڕۆکی بەژمارەکەمان بزانین سنووری مادەی 140 خاکەکەی چەنەیە و چۆ دەگرێتەوە. بێگومان لە 150 خاکی باشووری هەرێمی کوردستان لە ئێستادا لە ناوچەی جێناکۆکە یا ئەوەی کە پێوتە ئیداری دەرەوەی هەرێم کە پێوترێ مادەی 140 واتە لە 149 خاکی هەرێم ئێستا لە ژێردەستی ئیدارەی حکوومەتی هەرێم خۆیەتی. ناوچە کوردیەکانی کوێ دەگرێتەوە؟ ئەو ناوچە کوردیانەی پارێزگای کەرکووک باشە، بەشێک لە پارێزگای نینەوە، هەروەها بەشێک لە پارێزگای سەلاحەدین و بەشێک لە پارێزگای دیالە و هەروەها واسط دەگرێتەوە. باشە، قۆناغەکانی مادەی 140 لە دەستورە بێگومان لە سێ قۆناغ پێک دێ ئەم مادەیە. یەکەمیان ئاساییکردنەوە، دووەمیان سەرژمێری، سێهەمیان ڕاپرسی. بۆ هەر یەکێک لەم قۆناغانەش با بڵێن کاتێک دانراوە. هێشتا لە دوای 20 ساڵ قۆناغی یەکەم کە پێوتە قۆناغی ئاساییکردنەوە هێشتا لە 150 کارەکانی تەواو نەکردووە. ئەم قۆناغە ئەو قۆناغەیە کە عەرەبە هاوردەکان ئەگەڕێنرێنەوە شوێنی خۆیان و بڕێک قەرەبویان نەدرێتێ و ئەو کوردانی کە ڕاگوێزراون لەو ناوچانە دەهێنرێنەوە و قەرەبویەکەکرێنەوە. هێشتا قۆناغی یەکەم لە 150 کارەکانی تەواو نەکردووە، ئەنجا قۆناغی دووەم و سێم هەر دەستی پێ نەکردووە. باشە، ئەم مادەیە چی ئەگرێتەوە بابزانین؟ ئەم مادەیە ئەم سێشتە ئەگرێتەوە لە ماوەی کارکردنی 17 ساڵی 1968 تا 9 چواری 2003 کە بەعسیەکان حکمیان کردو لە عێراقا دەگرێتەوە و ڕاگواستن و نیشتەجێکردنی عەرەبی هاوردە، ڕاگواستنی کوردەکان و عەرەبی هاوردە کە هێنراوتە شوێنیان، داگیرکردنی مڵک و زەویە کوشت و کاڵیەکان ئەوانە دەگرێتەوە، هەروەها دەرکردنی فەرمانبەران دەگرێتەوە. باشە، با بزانین قۆناغی یەکەم کە پێشتریش باسمان کە قۆناغی ئاساییکردنەوە بوو چەندێک پارەی بۆ خەرج کراوە و پێویستەکات چەندێکی بۆ سەرف کرێت. لەو ئەیکەوتم هێشتا لە 150شی تەواو نەبوو لە ئاساییکردنەوە 1 تریلیۆن و 578 ملیار دینار خەرج کراوە بۆ ئەو ئاوارانەی کە یا با بڵێن بۆ ئەو کوردە ڕاگوێزراوانەی کە هێنراونەتەوە و بۆ ئەو عەرەبانەی کە با بڵێن نێراونەتەوە بۆ شوێنی ئەسڵی خۆیان. ئەگەر ئەم قۆناغە هەمووی جێبەجێ بکرێت لە 100 کارەکانی تەواو بێ پێویستی بە 4 تریلیۆن دیناری ترە بۆی کە بەس قۆناغی یەکەم ئاسایی بێتەوە. هێشتا 1.5 سەرف کراوە، 4 تریلیۆن دیناریکەی پێویستە بۆ ئەوی کە تەواو بێت. باشە، بەپێی دەستور یا با بڵێن لە دەستورە باسەکە کە مادەی 140 دەبێت تا 31 دوانزەی ساڵی 2007 2 ساڵی بۆ دانرابوو کە دەبێت ئەم مادەیە جێبەجێ بکرێت. ئەمەش مشتومڕ کەوتە نێوان خەڵکانێک کە ئەیانوت لەم بەروارە لایدا و جێبەجێ نەکرا، ئەیانوت مادەی 140 کۆتایی هاتووە، بەڵام دادگای باڵای فیدراڵی لە ساڵی 2019 ڕوونکردنەوەیەکی دا و بڕیارێکی لەم بارەدا وتی مادەی 140 مادەیەکی فعالە و هێشتا کۆتایی نەهاتووە تا ئەو کاتەی هەموو قۆناغەکانی تەواو بێت ئەنجا کۆتایی دێت و هێشتا مادەکە دەتوانرێت ئیشی لەسەر بکرێت. ئەوەی لە بەژمارەی ئەم جاردا باسمان کرد مادەی 140 بوو لە دوای 20 ساڵ لە پەسەندکردنی دەستور بەهۆی کەم تەرخەمەکانی یەکێتی و پارتی هێشتا مادەکە جێبەجێ نەکراوە.